قربان مەلا عەلی خۆشیم دەوێ مەلا عەلی شێر نییە وەکو من لە من زۆر عاقڵتە بەزە من لەوی زیرەکترم هەموو شتەکانی کاک مەلا عەلی ناتوانم جێبەجێ بکەم ئێستا مەلا عەلی ئەو خێرە دەداتە ملەتی ئەوروپا و مەسیحی چۆن بۆن کە ناوی دێنم دای من نیشانەی ئەوەیە کە ئەم بیری دەکەم تعلیقی لێ دەم حەیرانێ قوربان مەلا عەلی خۆشیم دەوێ مەلا عەلی چکە ئینسانێکە هەندێک وەکو منە یعنی شێر نییە وەکو من لە من زۆر عاقڵتە بەزە من لەوی زیرەکترم لما لعلي زي ئەو عاقڵە عقل چییە ئەو شتانەیە ئەمن بە دوو عقل نەکەتیمە بە دوو ڕۆح کەتیمە بۆ ئەمن لە مەلا عەلی مهمترم یەکێک لەوانە بوو کە یعنی هانی ئەوەمدا نوێژ بکەم هەموو شتەکانی کاک مەلا عەلی ناتوانم جێبەجێ بکەم ناتان مەسا ئەو دەلێ وەرە ئەوروپا غار بدەم نا بەس لە حاڵەتێک ئەو خێرەی ئەو بە ئینسانیەتی دەبەخشێ زۆرێکە لە ئەوە ڕاکردن لە مەسئولیەتی خوداش بەڵام ئەو عاقڵە وەکو حەزرەتی یونسی نەکرد حەزرەتی یونس لە دەست ملەتی خۆی غاریدا مەلا عەلیش ئەوە بە ئەو نەوعە غاریدا بەس وازبی خۆی بەرامبەر خودا جێبەجێ دەکا ئەو خێرەی کە نەیتانی بیداتە ملەتی خۆی ئێستا مەلا عەلی ئەو خێرە دەداتە ملەتی ئەوروپا و مەسیحی ڕەنگە دڵنیاشم ئینشاڵڵا خوا وەکو حەزرەتی یونسی لێ ناکە کە غاریدا ئەویش سەری دەخا لۆ چونکە وازبەکەی خۆی بەرامبەر خودا یعنی بزانە ئەها ئەو هاالێ کردەوە تدەگەی بەخۆی ئەو هابوو مەلا عەلی ئەو های کرد